بەداخەوە ئەوەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئەگوزارێ پێچەوانەی هەموو یاسا و بنەماکانی مافی مرۆڤە. ئێمە بەپێی دەستوری عێراقی بەپێی یاسا کارپێکراوەکان هیچ هاوڵاتیەک بەبێ هیچ هۆکارێک ڕێگە پێدراو نییە کە دەستگیر بکرێ و ئەگەر هەر هۆکارێکیش هەبێ بۆ دەستگیرکردنی ئەوە مافی خۆیەتی پارێزەری هەبێ، مافی خۆیەتی کە سوکارەکەی چاویان پێ بکەوێ، مافی خۆیەتی پارێزەرەکەی لەگەڵ هەموو مەرحەلەکانی گوتەوەرگرتن و تحقیق و لێپرسینەوە بێمە لە حاڵەتێکا باز ئەەکەین ئەگەر ئەو کەسا هەر گومانێکی لەسەر بێ، هەر پرسیارێکی لەسەر بێ، مافی خۆیەتی مافی کە سوکارەکێتی وەکو هاوڵاتیەک کە بزانن هۆکاری ئەو گرتنە چییە و بەڕاستی ماوەی گرتن و ماوەی لێپرسینەوە و هەموو ئەو ماوانە یاسا دیاری کردووە ناکرێتەوە کەسێک دەست بەسەر بگریت بۆ ماوەیەکی زۆر نەبتوانی بزانی لەکوێیە، نەبتوانی بزانی چارەنووسی چییە، نەپارێزەرێک بتوانێ پارێزگاری لێ بکە لەسەر هەموو ئەو بابەتانە و نەکە سوکاریشی بتوانێ ببینێ. بەداخەوە ئەوەی کە ڕوئەیە پێچەوانەی یاسا کارپێکراوەکان و پێچەوانەی هەموو معاهدات و ئیتفاقاتی نێودەوڵەتی و مافەکانی مرۆڤە هەموو ئەوانت بەرامبەر هەر مرۆڤێ بکرێت چ ژن بێت چ پیا و بێ پەیامێکە بۆ سەرکوتکردن یعنی لەو بابەتەمان هەیە بەرامبەر هەموو ئەوان کراوە. بەڵام جارێکی تریش ئەوەی بەرامبەر بە ژنان ئەکرێ لە کوردستان چ بە تەشیر پێکردن بێت، چ بە ئەوەی کە بەو شێوازە دەستگیر بکرێن، بە هەر شێوازێکی تر بێت بێگومان ئەوە پەیامێکە بۆی کە ئیتر ئەو ژنانێک کە ئەیانەوێ لەسەر هەر بابەتێک قسە بکەن، هەر بابەتێکی سیاسی یاسایی کۆمەڵایەتی پەیامێکە بۆیان کە ئێوەش هەر ڕۆژێک بە لە ڕۆژان ئەوەتان ڕوبەڕوو ئەبێتەوە.